بەدەست و بازووی خۆیان ڕۆژانە زیاتر لە 8 کاتژمێر سەرقاڵی بەرهەمێنانی خوێن ئێرە گوندی خوێڵێنە لە سنووری قەزای چەمچەماڵ زیاتر لە 200 ساڵە دانیشتوانەکەی خوێی بازار ناکردن و بەرهەمی خوێی خۆماڵی بەکاردێنن سەرچاوەی خوێیەکە کانیاوێکی گوندەکەیە بە چەند قۆناغێکی یەک لە دوایەک خوێیەکە بەرهەمدێنن لەوێ بە بۆڕێ هێنینە سەر ئەو ئەستێڵانە ئاوەکە ئەو لە ئەستێڵەکە هەفتێ بۆ دەڕۆژەمێنێتەوە دوایەوە تەوزیعەکەینە سەر گۆلەکان ئێتر ئێوە شێواش بە جۆرەی پلەی گەرما ئەبێتە خوێ بەڵام شیریناویشی زۆر تایە داوا لە حکوومەتەکەی حەفارێشتێ ئەو شیریناوە جیاکەینەوە لە گومە لەرزەکەەوە ئەم شیناوە ئەچێتە ئەو ئاواش خوێوەکانێکەوە حکوومەت وەک سامانێکی سروشتی مامەڵە لەگەڵ کانیاوەکە دەکات ساڵانە بە زیادکردنی ئاشکرا دەیدات بەو کەسانی زۆرترین پارە بدەن بۆ ئەم ساڵ لەپای بەکارهێنانی کانیاوەکە و بەرهەمێنانی خوێ بڕی 57 میلیۆن دینار وەرگیراوە دوو زۆر خوێمانێ زۆریان سەرکەفاوە خەڵک بەعام دێت خوێ سەرکەف ئەباتەوە بۆمان دەخۆی باقی خوێەکەی بۆرە ئێمە خەڵک داوامان لێکات لە شارەکانەوە لە ڕانەوە لە قڵازەوە دەستێمانی و داوامانەکە ئێمەش لێرە بوان ئەنێرین ئەوشی کە خۆی ئەیبات اینجا دوای ئێوە ئەگەر حکوومەت بێت و بتوانێت هاوکاریەکمان بکە لە ڕووی پیشەکەەوە ئێمە توانێت زیاتر بەرهەمەکە وە بەرهەم بێنین هەر کیسێکی خوێ کە 35 تا 40 کیلۆ لە خۆ دەگرێت بەدە بۆ 15000 دینار دەفرۆشترێت لە ئێستادا لە بازاڕەکانی هەرێمی کوردستان جگە لە خۆی خۆماڵی خوێی پارێزگاکانی خواروی عێراق و هەریەک لە وڵاتانی ئێران و تورکیا هەیە خۆماڵی خواستی لەسەر کەمە لەبەر چەم هۆکارێ یەکێ لە هۆکارەکان ئەوەیە کە خوێی خۆماڵی گرانە خوێیەکانی تر هەرزان هۆکاری کڕینەکەی ئەوەیە کە هەرزانە بۆیە خەڵک خواستی زیاد لەسەرەتی خوێ ئێرانی 10 کیلۆی بە 1000 دینار و کەمتریشە خوێ خۆماڵی کیلۆی تقریبان دەوری 500 دینارێک ئەکەوێت جگە لە تایبەتمەندی و جیاوازی کانیاوەکەی گوندی خوێڵێن دۆخی کەش و هەوا و بەرزبوونەوەی پلەی گەرمی پەیوەندی ڕاستەوخۆی بە زیاتربوونی بەرهەمەوە هەیە بەرهەمی ساڵانەی خوێی گوندەکە لە نێوان 600 بۆ 1300 تەندایە و جگە لە پێویستی ناوخۆیی ڕەوانەی زۆربەی شارەکانی تری سنووری پارێزگای سلێمانی دەکرێت ڕزگار جەبار NRT گوندی خوێڵێن